ئێمە هاتین بەیانی هەموو برادران ئامادە بوون بێنە ناو کۆبوونەوە. دوایەوەی لیستی برایەتی بۆ چارەسەری کێشەکانی ئەنجومەن پێشنیارێکی خستە بەردەم لایەنی عەرەبی و تورکمانی لە ئێستادا ئەو دوو لایەنە وەڵامی پێشنیارەکەی لیستی برایەتیان داوەتەوە. كمجموعة عربية أجبنا قائمة التأخي على مذكرتهم ئێمە وەکو گروپی عەرەبی وەڵامی لیستی برایەتیمان دایەوە. پێمان ڕاگەیاندن کە ڕەزامەندین لە سەرلادانی ڕێبوار تاڵەبانی لە پۆستی جێگیری و بابەتی دانانی جوان حەسەن بمێنێتەوە بۆ دوای ڕێککەوتن و بە گفتوگۆ بێت. هەروەها داوامان کردووە لیژنەیەک لە لیستە سەرەکیەکان پێک بهێنرێت بۆ سەرپەرشتی ئەنجومەن کە لە 3 کەس پێک بێت. کورد و عەرەب و تورکمان لەخۆ بگرێت لە نێویانیشدا کەسێک سەرۆکایەتی لیژنەکە بکات. نائب رئيس المجلس هذا يترك بعد الاتفاق. أعضاء المجلس خدمة لأبناء پرسی پێکەنانی لیژنەیەک بۆ سەرپەرشتیکردنی ئەنجومەن لەلایەن لیستی برایەتیەوە قبوڵ نەکرا و بە نادەستوری وەسف کرا. ئێمە وتمانەوە شتێکی نادەستوری و نایاساییە لەبەرەوەی مەڕازین بەوە ئەوەی کە دەستور و ئەوەی کە یاسا ڕێگەی پێدا ئەوەی کە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەن دانی پیاناوە مەسەلەی سەرۆکایەتی ئەنجومەن بریتیە لە سەرۆک و لە جێگر و لە بڕیاردەر. بەڵام کە ئێستاکەی چیە لەوانە نییە پێویستە هەڵبژێرنەوە هەم سەرۆک هەڵبژێتەوە هەم جێگرەکەی هەم بڕیاردەرەکە. بەڵام بەداخەوە ئەوان هەر پێداگری لەسەر لیژنەیەداکە ئێمە لیژنە ئێمەوە ڕەت کراتەوە. هەرچەندە بۆ چارەسەری کێشەکانی نێوانیان تا ئێستا هەوڵی زۆر دراوە بگەن بەڕێکەوتن بەڵام هەوڵەکان بێ ئەنجام بوون تا کارگەشت بەڕاگررتنی کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. کەڕۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.